arzularda iklim değişir. Akdeniz olur. کەمال بورکایی لە ساڵی 1970 لا شاری دەرسیم لە باکووری کوردستان لەدایک بووە. هەر لەو شارە قۆناغەکانی سەرەتایی و ناوەندی و ئامادەیی دەخوێنێت. پاشان لە ساڵی 1960 لە زانستگەی ئەنکەرا لە کۆلێژی داد وەردەگیرێت. لە ساڵی 1965 دەبێتە ئەندامی پارتی کرێکارانی تورکیا لە شارەکانی دێرسیم و بینگۆڵ کاری سیاسی دەکات. لە ساڵی 1966 لەسەر نووسینی وتارێک دەستگیر دەکرێت. هەروەها لە ساڵی 1969 جارێکی دیکە دەخرێتە زیندانەوە. لە ساڵی 1970 بە ناچاری تورکیا بەجێ دەهێڵێت و تا ساڵی 1974 دوای ئەوەی بەر لێبوردنی گشتی دەکەوێت دەگەڕێتەوە تورکیا. لە ساڵی 1974 پارتی سۆسیالیستی کوردستان دادەمەزرێنێت تا ساڵی 2003 وەکو سکرتێری ئەو پارتە دەمێنێتەوە. هەر ئەو ساڵە بڕیار دەدات واز لە کاری حیزبایەتی بهێنێت. کەمال بورکایی سەرڕای کاری سیاسی نووسەر و شاعیرێکی دیارە لە باکووری کوردستان و تورکیا و خاوەنی چەندین پەرتووکە بە زمانەکانی کوردی و تورکی و سوێدی. بەشێکی ژیانی لە وڵاتی سوێد بەسەر بردووە و بورکایی لەگەڵ زۆربەی سەرکردەکانی هەر چوار پارچەی کوردستان پەیوەندیکی دۆستانەی هەبووە. ناکۆکی سیاسی نێوان پارتی سۆسیالیستی کوردستان و پەکەکە وای کردووە کە ساردی بکەوێتە نێوان ئەو دوو پارتە. لەگەڵەوەشدا چەندین جار لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان کۆبۆتەوە و لە یەکەم بڕیاردان لەسەر ئاگربەستی پەکەکە لەگەڵ دەوڵەتی تورکیا لە دۆڵی بیقاع لە لوبنان ئامادە دەبێت. ئێستا لە پایتەختی تورکیا ئەنکەرا دەژی و بەکاری فەرهەنگیەوە سەرقاڵە. بینەران و بیسەرانی ڕوودا و سڵاتان لێبێت خۆشحاڵین لە ئاڵقەیەکی دیکەی بەرنامەی پەنجەمۆر لەگەڵ ئێوەی خۆشەویستان. لە پەنجەمۆری ئەم جارەدا میوانداری بەڕێز کەمال بورکایمان کردووە کەسایەتیەکی سیاسی و دیار لە باکووری کوردستان و لە هەر چوار پارچەی کوردستان و هەروەها تێکۆشەرێکی دێرین سەردەمانێک سەرۆکی پارتی سۆسیالیستی کوردستان بووە و ئێستش لە شاری ئەنکەرا خەریکی کار و چالاکی سیاسی خۆیەتی. مامۆستا بەخێر بێی بۆ بەرنامەی پەنجەمۆر. مامۆستا پێم باش بوو کە ئێمە لە سەردەمی زارۆکایەتیەوە دەست پێ بکەین بە تایبەتی تۆ لە شارێکی دیاری کوردستان کە لە دیرۆکی کوردستانە خەباتێکی تایبەتی هەیە یاخود جێگەیەکی تایبەتیوی هەیە بە تایبەتی لەسەر مەسەلەی کۆمەڵکوژی دەرسیم تۆ بەخۆوە خەڵکی ناوچەی دەرسیمی ئەس دەخوازم لەسەر زارۆکایەتیتە بچێکی باخین. ئەس لە کوردستانە باکوور هەرێمێ دەرسمێ قەزا مێزگرێ گوندێ دربان هاتمە دنیایە ئەنگۆ ئەو پارچێکی دەرسمە مێز کرد. ساڵە دایک بوونا من ڕۆژ نه دیارە وەکی زۆر کەسی دیکە 1937 هەفتاتیە نویساندن نفوسێدا لێ دەبێت 38 بەژی یعنی وەک gelek kesan ew tiştana ne zelalin dewrameta ne zelalin ya min dibêje ku wexta tu di qundağê de bûyî yani zarokê piçûk bûyî ji hêla Dêrsim navenda Dêrsim dengê topan dihat ango demek ez hatime dünyayê dema şerê Dêrsim bû ew intiqame mezgir di nav şerda nebû yani şer zêdetir li hêla kalan navenda Dêrsim Nazmiye Ovacık û Xozatê bû yani çend xezayên Dêrsimê da şer germ bû li hêla me germ nebû xelk li hêla me ranebûye şer nekiriye li piştî ku şer hatiye vemirandin li hêla me jî gelek însan birine û kuştine li ciyê ku şer çêbû li wê derê jî komkujiyeke mezin çêbû mesela xalanên min merivên dayika min ew jî hatine kuştin wek zarok jin ferq nedîne tabii hinkes dibêjin ku 60,000 kes hatiye kuştin li wê komkujiyê Dêrsim belê 60,000 nebe jî nêzî wê ye êmayî jî nefî kirine sirgûn kirine ango şandine Rojavayê Tirkiye li trêna reş siyar kirine
وشام منه هیا 1905 آنگو 12 سال او انسانانا روژاوا من پشتر افکت درکت او جیبه گرین هاتن درسم جاره کدن شیم بو باز ما مسابقی تشتێکی دێتەکردن مەسەلەی ئەو زارۆکین سێوی بله کە ئەو شاندنە مەسەلەن دەڤەری تورکا ئەو پشتی بوونە تورک یعنی شتی وا هەیە کەچیکی بچوک تایبەتی بەڵێ ئەوانە ئەژدێ و باوێ وان ستەندنە و دانە جەم خەلکی بەڵێ وەک خزمەتکار یانجی ئەو هاتنە زەوجاندن ساڵان شونداوان ساڵێن داوی هەنکەس لە ئەوە وان گەریان لە ئەسڵیەوە ئەو دۆستکردن بەڵێ ئەو دۆستکردن ئەو دەرخستن مەیدانێ کو gelek keçikên Dêrsim li Rojava malbata xwe ji malbata xwe Tirketine zarotiye de çûne hinekê wan êdî pîr bûne dîsa hinekê wan vegerîn li mervên xwe gerîn yani li gundê xwe li mervên xwe gerîn tabii ew tofaneke mezin bû ڕاست مامۆستاگەرم باسی مەکتەب بکەین ینی هون لە دێرسیم چوونە بەرخوێندن یاخود مەکتەب هەبوو لەو دەرا و کات بەێ مەسەلات گوندێ مەدا بەڵێ مەکتەب بەرێژی هەبووە باوێ من ئاپێ من دوێ مەکتەبێدا خواندنە مەکتەبە بە هەرفێن عەرەبی بەڵێ پەروەردە دکە زارۆکەم پەروەردە دکە ئاپێ من باوێ من دوێ مەکتەبێدا ینی بەری کە جمهوریەت چێ ببێ یا سەردەمی جمهوریەتیش دەستپێکە جمهوریەتێ بەڵێ yani destpêka Cumhuriyetê de yani belki ku ez bên dünyayê berî wê heya meriv dikare bêje ku çend sal belkî berî Cumhuriyetê jî mektebek hebûye li wê derê بەڵێ piştre bavê min eğitmen bu eğitmen şeş me kursek dîtin yên wekî ku xwendinê nivîsandinê dizanin بەڵێ ew kir meallim mamoste بەڵێ tabii ve vakti vekilin jî mektebê mamosteyan hatibû vekirin yani xortên ku dibistana pêşin xilas kirin diçûn 5 sal dixwandin dibûn mamoste bavê min 6 meh xwendibû min her 3 salên dibistana pêşin li cem bavê xwe xwend ez çil piştre 2 sal jî di ciyên dinê de min xwend cem mamosteyên din min xwend من چلو نهان دا دبستانا پیشن خلاص کر ای 5 سالی بله گندین دوری و گندی مدا من خواند پیشتر از شما مکتبا ماموستیم انستitüya گندان جیرا بگوتن köy enstitüsü Türkiye'ye بله ماموستای گندان اول چیه bu هر لدرسی اول ملاتیه bu لملاتیه بله yani ve mektebi جملتیه جمراشه الازی در دور آخو جدی هلا درسن شاگرد استندن و او دادانه خواندن دکرن ماموسته من دوی داری خواند برای منی مزین جلوی داری خواند اوجی بو ماموسته هنگو پشتی وی من چند سال ماموستتیه گندان کرد زور باشه ماموستا بز شتێکی تر هەیە من دەڤەری دەرسیم ئەو زیێدە عەلەوی و بە زازاکی داخفن ئەو ڕاستە ماڵباتی وەشی زازاکینە ما منطقه Dersim'de Aleviye halk. Burani Aleviye. İnsanı Sünni jene lekemin. بەڵێ Hinek ben Türk'üm. Hem Sünni hem Türk'üm. Kürt'ün hela Dersim Alevine. بەڵێ Le mesela aşirame şadiye aşirame nevi Aleviye nevi Sünniye. Hem hela Aleviye bu. Yani gündeme Alevi bu. Mek Sarabay mek Kurmancıye. Ne Sazakiye. Le hela Dersim'e tamamı Sazaki kısa nake. Adivation Demili jere. Demili. Yani nave Sazaki ile hela Dersim Demiliye. Mesela diyamış jimıntıka Demiliye. Aşiravan Demiliye. Zaman evan Zazakiye. لنا مالباتی خۆن بە کوردی داخوێن
به کوردی داخل کرمانجی بو بله زاروتی دا زو این ترکیجی بو بله مامۆستا تۆ ساڵی 55 دەبیتە مامۆستا بەڵام پشتیوی تۆ دەخوازی ببیتە ئادڤۆکات و یاخود پارێزەر حقوق دەخوێنی لەکوێ لە ئەنکەرە لە ئەنقەرە من خوێند هین ئەز مامۆستای گوندان بوو من 55دا مەکتەبە مامۆستایان خلاص کرد 56دا من دیپلۆمای لیسە کرد بامتحاني كتب امتحاني هاتم لأنقرة قيد بو قيد حقوقي بو من هم ما مستطيع ذكر هم جدا هاتم كتب امتحاني حقوقي ومن حقوق 4 سالان دا خلاص كر انگو من 3 سالان ما مستطيع كر سالة كيجي من كاركي محاسبة كر ومن سال 1960 دا 4 سالان دا حقوق خلاص كر مامۆستا ئەگەر کەمێک باسی ساڵی 56 تا 60مان بۆ بکەی تۆ سەربێهاتی چی هەیە لە مەسەلەی خوێندکار مەسەلەی تەبلیبوونی مەسەلەن کورد و کوردایەتی و ئەو شتانە هەبوون ینی لە ئەنقەرە بەری کو ئەس بێمە ئەنقەرێ هین وەختە لە ئەلەجزی بووم من هەم خوندەکارێن زانینگەهێ ناسکردن هەواڵێن منێن زانینگەهێ تورک یا کورد کوردبوون کوردبوون بەێ مەکتەبی وان بەسا پرسا کوردی کرد یعنی وەختە ئەز مەکتەبێ مامۆستایان بووم یان بچووک بووم ئەو قەس بەسا پرسا کورد نەداهاتە کردن خەڵک دترسیە یعنی باوێ منیژی هەواڵێ نوێژی دترسیان کو بەسەوی تشتی بکەن ji ber ku komkujiyek mezin çê bû yani kitêbên ku behsa Kurdan bikin qedexe bû wekî kitêbeke wisa da yek cemiyekî bibînin dikaribûn bigirin bibin û ev hûna bikin ona ve yekî însanê ku pirsa Kurdî zanibû jî gelek ditirsiya ku behsa wê bike lê wexta ez hatim qeyd bûm li zanîngehê piştî wê min hevalên xwendekar nas kirin انسانی دلی منی ناز کرد که بحث پرسا کردی دکر پشتی از یه هشیار بود یعنی از دکارم بیشم که از تازه وقتام دست به حقوقی کرد امر میجی 19 سال بود 20 سال بود وقتی از هشیار بود پرسا کردی داد و وقتی هر سال سر سوسیالیسم میجی بیر باورین من چی بود یعنی برای که انسانی که چپ بود وەک سوسیالیست دەدیت بەرێکی واژی وەک کوردپەروەر دەدیت یعنی بە پرسا کوردی هشیار بووم بۆ پشتی وێشخوا ئەوە هەردوو تشت بە هەورا یعنی ژیانە مندا هەبووم کوردایەتی و سۆسیالیزم یعنی کوردێکی چەپ بووم کوردێکی سۆسیالیست بووم لێ بە پرسا کوردیشی هشیار بووم بە خودی چلو نەهادا چلو هەتا 58دا مثلا 58 دا جرا پیشین هنتش چی بون که هشیاریامız زیاده بود موسا انتر ve vakti Revşen Bireki jime mezintir bu. Musa Anterli Diyarbakır Rojname Ekterdiket ve ileri yurt bu. Yani velat 5. Ve Rojname da Pirani Türkiye bu. Yani işte Türkiye dağıtan insan. Zımariye Türkiye bu. Zımariye Rojname. Yani ne mümkün bu ki o zamanı Kürdi meşanek terk eder. Musa Anter ve Rojname'de ben mekaleye ki Xuda kelameke Kürdi nisandı bu. Meşandı bu. Basa gezge kımıldık. Kımıl ku genim duhaya. Yani keşke gündi kelameki dibecel ser kımıl. İşte dibece kımıl hatilu apo bir refaya rebeno. Har genimilu apo hiç tekaya rebeno. Kelameke olsa Cevap peşin ve Rojname'de derken Rojname'nin medyaya Türkiye aciz bu. Rojname'yi mezun yani evi Türkiye. Bali Milisan'ın gotun çavadı be Türkiye, Lüvelat'e Kırameke Kürdi Denigistan'dan. Ötüş çavadı be hükümet çıma sekiniye. Musa Anter girtin birin zani mahkeme girin.
يعني دمك وصابه واتە ئەم بێژین ئەو کەلامی مامۆستا ڕەحمەتی موساعانتەر دەستپێکی نویساندنی کوردی بوو بله وصابه وصابه پشتی وی باژارên mezin bi taybetî li Ankara û İstanbolê heya derecekî Diyarbekirê rewşenbîrên Kurd xwendekarên Kurd ewan nav wana da pirsa Kurdî de hate qisekirin û mesela şoreşa ew jî yani li başûrî hadise çêbûbûn li Musulê çêbûbûn li Musulê çêbûbûn vê wextê hineka gotibûn ku li Musulê herhalde hin Tirkmen hatibûn kuştin yekî li Parlamena Tirkiyeyê de nivîsand ku divê devlet hêfa vêna bigire tabii hin rewşenbîrê Kurdan ev protesto kirin navê wî jî Asım Nizam çibû ev meriv protesto kirin piştî wê devleta Türk aciz bû yani îşxa guhê xwe dabû ser ev tevgera Kurdî hêdî dengê xwe dertîne yani rewşenbîrê Kurdan bedengî xilas dibin ji ber ku piştî şorşa Dersim bêdengiyek mezin çêbû li hemû Kurdistan tabii li hemû Kurdistan bêdengiyeke mezin çêbû li dawiya salên pêncî yani pêncî û heşt pêncî û filan دیسا carekî tir ew tabii guharan minek çêbû mamosta tiştێkەیە لە باکوور زۆر جار بەحث دەکەن ساڵی 59 ئەو مەسەلەی چلونۆکەس چییە ینی ئەگە بە کورتاسی بی تۆ ئاگادار بووی ینی نزیک بووینەوە چاوا بوو وەختە ez li Enqerê bûm çil û neh rewşenbîrê Kurda hatine girtin birin İstanbolê baş ew organize kiribûn ya çawa bû yanî yek girtin organize kirî nebû yani rêxistineke wan tû nebû heya li dorweşanekê jî komple bibûn lê devleta Tirk ewana çil û neh kes kom kir hinekê wan memûr bûn memûrê devletê bûn hinek xwendekar bûn hinek rewşenbîr bûn got ewana dixwazin devleta Kurdî çêkin ne rast bû yani komeleyeke wan tû nebû hîzbeke wan tû nebû partiyeke wan tû nebû ne eşkere ne beşartî nehînî tû nebû lê devlet kêfa devletê bû ew girtin li İstanbolê bi mehan di hücreyan da dane sekinandin yani ne de koğuşê da bi hevra belê li wê derê mesela yek kes ji wan mir êdinê yani perişan bûm bi mehan mamosta ew kesî naskirî li nawa çê ye meselen yani mesela yek musaanter bû belê wekî din jî qasî ku têbiya min medet serhate bû Yaşar Kaya sabîra min de maye hebû wekî din Ali Karahan hebû yani gelek kes hebûn Şerafettin Elçî jî yek ji wan bû lê nehatibû girtin yani nehate girtin li der mehkeme bû mamosta gel behsî wî bikin têkelavî tۆ siyaset yani tۆ key bi xwe wekû mesela min gabatimê jî ku ji pêncî û heft dest pê dike ez pirsa Kurdî de hişyar bûm wek însan Kurdekî çep sosyalist pirsa Kurd de hişyar bûm û bi eleqeyeke mezin nîşan da mesela wexta ez gundê xwe sala pêncî û heft min mektebê de carna bi Kurdî nivîsand yani nivîsandeya Kurdî jî nezanibû got Tirkî min zarokan da Kurdî dinivîsand dibû ku hûn Kurdin ev jî zimanê me ye ev Kurdî ye carna li texteyê reş bi Kurdî dinivîsand pêncî û heft da dest pê kir hat piştî wê jî ku ew çil û neh kes hatine girtin tesîreke gelek mezin li ser bin kir yani di warê pirsa Kurdî de ez zêdetir hişyar bûm gelek kesê Kurd tirsîn yani nav xwendekaran da ez de Enqerê bûm wê wextê pêncî û neh da gelek xwendekar ku min nas dikir hevalê min bûn tirsîn bêdeng bûn lê ez zêdetir hişyar bûm piştî wê baş e
یعنی پارتیەکێدا نەبوو بۆی وەختی شخوا پارتیەکە کوردانژی تو نەبوو کات بەێ ئێترکانژی پارتیەکە چێ بکوە ئەم تێدا بکەون کار بکەن تو نەبوو وێ وەختی ئەس بە ئەدەبیاتێ مژوور دەبم ئەمەژی تو نەبوو و ئەس زۆرم سیاست ئەم باسی ئەدەبیاتی تەشی بکەین بەڵام بەریوی تۆ ساڵی 1960 دوو تشت هەیە یەکەم تۆ دەست دەکەی بە شیعر نویساندن دووهەم دەبیتە قایمقام تۆ لەسەر ناوی چێ بووی بە قایمقام چاوەی بە قایمقامیان مثال 1960 حقوق خلاص کرد imkanımı tüne bu staja avukatiye bak. Yani para lazım bu. Bale. Li staja kaymakamiye da maaş tutanayım. Evet stajyer. Bale. Buna bir ki az hem havalan mego ki hem staja kaymakamiye bakın. Lazım dest bekir. Bale. Piştire şu asker. Sala şestu dudiyana askeri xlas kir ve gerim min stajyer bum disa le elazzi xarpıte. Bale. Le Kurdistan'ı Karpete stajyer bu. Tayin amın derket Osmaniye mi çen meh kaymakamıcı. Bale. Bas to bu xud mecde berdaya hükümet ta avetin lekar. La kaymakameti. Le ve vakti peyvendiye min hebu jehen havalara. Bale. Ku evji bir pırsa kurdi mecur bu. Bale. Komala dersim ve hebu la Ankara. Mesela ki veren name yakşandı bu. Ev name geçtiğe deste. İstihbarat. Evet, istihbaratı. Az tayinamın derkistin Ankara. Bale. Ankara'yı müdüre personeli Gazi Münkir got de vikarida iştara namtına. Yani tukhara kara kidim bibine. Bale. Ve rasti mecine de khastı az ve memuri devleti. Bale. Çi kaymakam. Ma musav nameyi te bahsi çi bu yani nama bahsi çi nivîsandı bu. Ne basa pırsa Kürdi dikir. Bale. Basa pırsa Kürdi dikir. Bana jî tabi ve vakti şestu sisiyada Bale. İsa komek kud girdim. Bale. Navvanda gavadini mi goç Musavan terdisa hebu. İsa Musavan tella har tuştu zindana bu. Tüm hebu yani. Medet Serhat hebu, Yaşar Kaya hebu, Heval Ekime hebu, Alyana girdim. Şimdi Kürdi dersimi hebu. Bale. Bana girdim. Le Ankara vecari mahkeme girdim. Yani evji dozeke taze bu diji Kürdan bekirin. Disa jwana dugutum bana dukhazın devleteke Kürdi çebik. Bale. Yani vek içilu leha dozeke taze bu. Çişteki vaşi tüne disa. Yani ne defarsın? Defarsın devlet çek. Yani evana perver bu. Gune evan ev bu. Kırın evan ev bu. Vela perver bu. Ne kur rekistine kevan hev. Ve vakti in rekistine Kürdan tüne bu. ما موسى بحثي ادبياتي تو عاليه كتا ادبياتي هي وعاليه سياسي صالي شاستو دزد بنويساندني شعر دكي شواتو بوشي شعر وكي هر كرد شعر هالبجاد ياخذ شوات بله بله كارم بيجم كبري سالا شستي بله هي هين از مكتب ما مستيدابو من قال لك دخنت ومدني سانش يعني هين هفده هجده سالی بود. بله. من شعر نویساندم. پیشتی که بوم ماموسته مزیدت خواند و نویساند. بله. مثلا رومان همونی پیشین هین از وک خوندکار بوم زنگهی من دست بکرم رومان نویساندم. و وقتی میلامن سر ادبیاتی بود. انگو نه سر سیاستی بود. ولی از سیاست موجود بود. بله. Yani Pırsa Kürdi, o Birubaveriyen sosyalisti, gelek alaka min pe hebu. Liberasti bir amın da tüne bu kaz bekama partiye ki o siyaseti bik. İçi aya ev tiştey ku bun lugalatime. Ve ne beyam kışandım nav siyaseti. Az pişti sala şestu çara. شست و پنجان دکتم سیاست. زور باشه. سیاست تاریخستانی. اما وچانه گرگین پشتیم اخافنی خود دم دکین بینران و بیسرانی خوشویز وچانه گرگین و دین اولادان.
دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجەمۆ دەدەین لەگەڵ مامۆستا کەمال بورکای سەرۆکی پێشووی پارتی سۆسیالیستی کوردستان لە باکووری کوردستان. مامۆستان باسی سیاست کە دیاخۆ تۆ دەخواست بێژی کە ساڵی 1964-65 تۆ دەخوازی وەکی ئەکتیڤ ینی چالاک لە سیاست بەشداربی. چی هەڵبژارد؟ پارتی کرێکارانی تورکیە بوو؟ 64 من ستاژە ئەوقاتی خلاص کرد لە ئەنقەرە. بەڵێ. ئەنگوێز من دەبژ ستاژە قایمەقامیە بەردا. بەڵێ. من دەست بە ستاژە ئەوقاتی کرد. 64 من خلاص کرد چون خارپتێ ئەلەزی کوردستانی دەست بە ئەوقاتی کرد. بەڵێ. ئەوێ وەختێ پارتیە کارکەرێن تورکیە پارتیەکە سۆسیالیست بوو. ئەوە هەوڵ دەدا و ڕێز بە لە کوردستانیشی ئەوانە لە دیاربەکر ڕێخستنا خۆ چێکردن لە مەلەتی چێکردن خواستن ئەلەزیش چێ بکرد. هاتن ئەلەزێ بەڕاستی بەرێ من دڵ نەدەکرد کە واز بکەم بە پارتیە ژبەرکە من دەبوو واز بە ئەدەبیاتی مەشغوڵ بم. من ڕۆمان دەنویساندن شێعر دەنویساندن وێ وەختێ شێعرێ من کۆوارێن ئەدەبیدا دەردەکەتن. ڕۆمانە منی پێشین 63 ڕۆژنامەیەکە ئیستانبولێدا چاپ بوو تەفریقا بوو ڕۆمانە منی پێشین. ئەنگۆ ئەوکە مێلا من لەسەر ئەدەبیاتی بوو زێدە نەک سیاسەت. من نەدەخواست وەکی دن وەختێک خۆ پاروا بکەم لە سیاسەتی. لێ پشترا حادیسەیەن ئوسا چێبوون کە گەڤادنێژم گوت ئەم کشاندن ناو سیاسەت. یعنی ئەو کێشەیەن وێلات دەردێن گەل دەرد و پرۆبلەمێن وێلات ئەوەیەکی 65 ئەزی بووم ئەندامێ پارتیا کارکەرێن تورکیە مە لە خارپتێ لە ئەلەزێ ڕێخستنا وێ پارتیە چێ کرد. ناو وێ پارتیەدا گروپێک کورد هەبوو تارک سیاکینجی ناجی کوتلای محمد علی اسلان از بوم انسان دنیجی هبوم انگو پشتی دیاربکر مل خارپت ریخستنا پارتیا کارکرین ترکیه چه کرد پشتی وی از با اکتیفی دوی پارتیا من کار کرد. یعنی ایمه هم پرسا کردی یعنی روژه ئەم لەسەر پرسە کوردی دەسەکەنین هەمیشی لەسەر پرسە خەبەت کارە. مامۆساون دکاری بوو بەنی بڤکری لەسەر مەسەلەی کورد و ئەوانە لەناو پارتی کاران باخن و قسە بکەن و یعنی مە هەم لە ناو پارتیەدا هەم لە ناو پیاودا باسا پرسە کوردی دکرد. ji ber ku di salên şêstî da hêdî li ser hem li ser pirsa çek pirsa xebatkaran hem jî li ser pirsa Kurdî êdî nivîsandin axaftin çêdibû. Yani ew qas serbest nebe jî hem kovar derketin mesela ne digotin pirsa Kurd digotin pirsa Rojhilat doğu sorun pirsa Rojhilat digotin li hêdî pêş ve dibirin gotinên xwe. Mesela 66 me kovarek hevalên me kovarek derxistin. Mehmet Ali Aslan pêşengiya wê dikir İstanbulê bû ama dilê îsan wê kovarê da. Navê xwe yeni akış bû. Navê xwe Tirkî bû. Agirî hereketa hareketa me dikare bêje. Divê kovarê da me basa gelê Kurd kir. Cara pêşin navê gelê Kurd heya navê Kurdistanê me tê da bikaranî. Yani me ew reaksiyonî ew bilên siyasîyên partî kirêkaran çawa bû Türk. Li hejmarê sisiya da mesela maqala min derket. Her tişt vekirî navê xwe ew bû me tê da basa Kurdistanê dikir. Gelê Kurd heye Kurdistan heye Ali İranê herêmek heye navê xwe Kurdistan e basa Kirmanşahê dikir
Mesela bir okey dikir falan. Tabii aciz bu. Kova hemen girt. Hecmari çaran da em girt. Em birin Ankara'yı, Luvra. بله سالی 66 یعنی Dava 66 bu, desteka 67 bu. بله بله Em çarme hepsi daman. باشه مامۆستا ساڵی هەل لە 60ەکان ئەس تەخمین دەکەم 65 ئەو پارتی دیموکراتی کوردستانی تورکیا واچێ دەبێت ئاگایەوە لێ هەبوو چما تەبلیغی پارتی نەبوون هۆن yani ew veşartî bû tekî. Du beş bû tevgera Kurdî. Hîn dema çil û neha da dest pê kir, berdewam kir. Yani tevgera Kurdî ji destpêka 66 vir da du xetan da rêz dibû. Yek digotin nasyonalîst xeta nasyonalîst milliyetçî yani milletperver. Yek jî xeta çep. Ême em sosyalistên Kurd bûn. Ême xeta çep bû. Me hem partiyeka sosyalîst da me kar dikir. Hem jî me pirsa Kurd da anî ziman. Me dinivîsan. Mesela gavadinê jî min got ew rojname ku min ew maqaletê de nivîsam cera pêşin divê da me navê gelê Kurd û navê Kurdistanê me bikar. Yani hem sosyalistên Kurd. Hemdê me dizanibû ku welatperwerên Kurd jî nav xwe da dicivin. Piştre em hîn bûn ku Partiya Kurdistan Partiya Demokratîk Kurdistan avabûye dibin pêşengiya Faik Bucak'ta. Pêvendî me wan hebû. Me nezanibû ku ewana partîne veş şartin nehînî bûn. Yani eşkere nedigotin ku partiyeke me veş şartiye ye. Lê pêvendî me bi wan re hebû. Pêvendiyên baş bûn. Yani mesela di wan salan da li Diyarbekirê me xwest em hevra şirketekî ava bikin. Rojnameyekî derînin. Planeke me wisa hebû. Sayîd Elçî hebû di vî karî da insanên welatperver êdinê hebûn ku endamê Partî Demokratîk Kurdistan bûn, piştre em hîn bûn. Yani du xetan da bûn, di pêvendiyên me pêvendiyên medenî bûn. شتێک هەیە لە باشووریشی وا بووە ئەو مەسەلەی زێدەی خوێندەوان و ڕۆشنبیرە و بە عالی چەپ و سۆسیالیزم دەچوون مەسەلەوی چی بوو ینی بۆچی وە باکوور بەێ ئەو پشتی ساڵا هەفتەی و چار ئەو تشت دەست پێ کرد یانی بەری وێ تابی گەفا دنێم باس کرد di Partiya Karkerên Tirkiye'da me kar û xebat dikir. Lê ew partî piştî ku hukma askerî hat ser hukm ew partî hate girtin. Em jî hatine girtin. زۆر باش ئەمە ئەم باسی ویشی دەکەین دوایی باسی ئەوواکەین بەڵام ساڵی 69 تۆ جارێکی تر دەخەنە زیندان ئەو لەسەر چ بوو بۆچی هەفتا بوو 69 یا بله 69 تا Dersim'e teatrek hata bederi. Ev Pir Sultan. Tiyatro Pir Sultan hata bederi. Ev teatr şu kişan başarı ne değiştin ku nişanlı halke bedin. Ama hükümet şeyine aciz bu. Ev Pir Sultan reiseki Aleviyane. Hatta Dersim'e vali ne iştik? Emniyeti ne iştik? Ve derece bir nişandan. Ve vakti em diş derketin. Me got halk tuhaza ve tiyatroyu bibine. Halk Dersim Aleviye. Yani bu tabiatı tuhastan seyir bikin. Hadise derketin. Yani halk Rabu Serpiya. Devleti asker ve polis bu karani. Hadise çeybun. İnsan hatın kuştun. Menek birindar bun. Em cihatına girtin mi bederi. Kasi set kes em girtin. Em derhoş hepse daman. Menek meçil rojman. Ve piştira berdan. Bale. مامۆستا ساڵی 1969 تۆ یادداشتنامەیەک یاخود پێشجیازنامەیەکدا پارتیە خۆ پارتی کرێکاران دەخواست چ بێ ساڵی هەفتەی تۆ چ پیشاندا بوو دەخواست چ کۆنگرە چاران پارتیە کارکەران بوو دوێدا ئەم ینی دوو گروپên esasî hebûn yek sosyalistên Türk
یکی سوسیالیست کرد بله yani hemû hevalên me yên Kurdistanê. Me pêşniyarek kir Bak. ser pirsa Kurdî. Ev pêşniyar heta qebûl kirin. Yani divê pêşniyarê de date gotin ku gelê Kurd heye li Tirkiye, heqê gelê Kurd heye, divê ev bêne nas kirin. Li ser vî esasî bû. بله Tabii pir neborî, şu an junta askerî hat Rast. serokkim. Hemû partî girtin, ev partî jî girtin. بله Gelek dava vekirin. Navvan da davayı Parti Demokratik Kurdistan jî hebû, Parti Karkerên Tirkiye jî hebû, ême jî hebû. بله Em li Enqereyê hem li Diyarbekirê hatine girtin. Mesela ez birim İstanbulê jî. Yani şu an dest pê kiribû navbera hêzên çep û rasta gelek teror çêdibû, kuştin çêdibû. Dawiya salên şestî, destpêka salên hefteyî bû. بله Eskeriye jî ew kira mane desta serokkim. Tabii hemû komele girtin, hemû partî girtin. Em jî mahkeme bûn Enqerê. مامۆستا سەدەمی ئەو ئینقلابی عسکەری ئەو بوو یعنی کە پارتی سیاسی لە هەفکەتبوو Ev kirib mane. بله Yani sedem ev bû ku him tevgera xebatkaran, ango tevgera çep, بله sosyalist mezin dibe. مەزن دەبێت Li welat mezin dibe, tevgera karkeran. بله Him jî tevgera Kürt. Yani tevgera ji bo azadiya Kurda, Kurdistanê. Ev mezin dibe. Ev her du tişt çavê devletê tirsand. بله Ji çavê Amerîkayê jî tirsand. زۆر باشە مامۆسامێ وچانێ وەربگرین پشتی ئەم بەحساوە بووی بکەین تۆ دەچیتە لوبنان و پشتیویشی بله. دەچیتە ئەڵمانیا و یعنی ئەو مەسەلە بۆچی لوبنان هەڵبژاد بینەران و بیسەرانی خۆشەویست وچانێ وەرەگرین و دێنە وڵاتە دووبارە سڵاو بە ڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ مامۆستا کەمال بورکای سەرۆکی پێشووی پارتی سۆسیالیستی کوردستان لە تورکیا مامۆستا لە دوای ئەو دەربەی عسکەری کە چێت بێت لە ساڵی لە تورکیا ئێوە ئەچنە لوبنان بله. بۆچی چوونە لوبنان من خواست derbazî Avrupa bim. بەڵێ Bele. Ji bo min imkan çê nebû ku pasaport bigirim û ji İstanbulê biçim. بەڵێ بچیتە ئەوروپا Bele. Yan ji Enqerê biçim Avrupa. Ser Suriye'de çûm. Yani sînor bi veşartî derbaz bûm. بەڵێ Ez û hevalekî Tirk بەڵێ Partiya Karkeran em her du hevra çûn ji sînor veşartî derbaz bûn. Wexta em derbaz bûn Devleta Tirk bê hesiya. بەڵێ Hevalekî ku alîkariya me dikir hat girtin û hişyar bûn ku em derbazî Sûriye bûne. Em ji Sûriye xwestin lê Sûriye em teslîm nekirin. بەڵێ Em girtin çend roj. Em Rakka man. Hepsê da. Li Şamê em birin Şamê çend roj man. Piştre em ev kirin. Yani gotin min dixwazim biçin kîjan welatê. Me Lübnan, me got Lübnan. بەڵێ Ona cevap pirsîn. Irak, Ürdün, Lübnan, me got Lübnan. Bale. Biçin Lübnanê. Li vê derê çend mehman. Piştî derbazî Ewropa bûn li vê derê. لەو ماوەی کە لە لوبنان بووی هیچ پەیوەندیەتی و لەگەڵ ڕێخستنێن کوردی مەسەل لوبنانی سووری کوردستانی باشوورەوانە هەبوو بله. یا شخصیت و کەسایەتی لەو دەر Li Lübnanê peywendiyê me bi Kurdên Lübnanê re çêbû berê. بەڵێ Yani bo me gelek zahmet bû pasaportê me tune bû ji ber ku. بەڵێ Em li Ziya Şerefxanoğlu geriyan. Ziya Şerefxanoğlu vê wextê senatörê Tirkiye bû. بەڵێ Lê ji Tirkiye derketibû li Lübnanê dima. Min ew nas dikir. بەڵێ Ziya Şerefxanoğlu min nas dikir. Bitlisî bû. بەڵێ Me ew dît. Me Kurdên Lübnanê nas kirin. Wan alîkariya me kirin. بەڵێ Piştre ji Sûriye Kadrican û Bedrî Cemîl Paşa hat. بەڵێ Me ew jî dîtin. Kadrican wê wextê sağ bû. Wî sozda me ku alîkariya me bike em ê derbazê Ewropa bin.
روی ولایت سوسیالیست. بله. لی قادر جان بگریا شام مخابن چو اخیه خو. لی من داری بولگاران علی کاریا میکرد. چند لوی مای تو یعنی پشتی تو 2 سالان از دوی داریم ما. 2 سال. لوی چی هی یعنی سرپیهاتی تلوی او 2 سال چه بود چی تان که دو وقت کومالی خوانکارانی کرد هبول و داره. هیوندی تو نماشه بود. هیوندی من هفرای را بود. هفرا رخصتنه که کردیم باکور بود. بله. اوجی رخصتنه که چپ. بله. به وقتی اروپا 2 خطی کردیم باکور هبون. بله. یک باهوز بود. باهوز. آره. بله. اوانا خط تاوی که دبون پارتی دموکراتی کردستان بود. عراق که دبون. ترکیه دبون. هفراجی سوسیالیستین کرد بود. بله. من اول دیدم ناسمیجی هبون نپانده. من اول دیدم میگوان را کار. او تنها کردی باکور بودی یا کردی؟ کردی باکور بود هفرا. بله. آره رخص نوان ل. هر رخص نیوان نوی هفرا بود؟ هفرا بود. سوئیسری هبون. آلمانیا هبون. حتی سوئدی هبون. بله. یعنی اوانا چند ولایتان هبون. وانا نوی رونایی کوارک درد خستن. بله. و چند وشانی کردی جدی کردن. این کتاب این کردی درخسته بود. مثلا گرامر کامران بدرخان بله. درخسته بود. این کتاب این کردین سوویت چاپ کرده بود. دناو وشانی این هفره دا کتاب این میجی درکت. یعنی اساسی تشتی که مدگود اف بو گاوه پیشین گاوه آزادیه. بله. رزگاریه نتوی. بله. یعنی شورش دموکراتیک و ملی. بله. شورش دموکراتیک و ملی لی پیش کردنه. جبه که کرد ملت کن. ولایت کی وان هیه. و ولایت وان هاتیه داغ گرتن. هاتیه کولونیزه کردن. بله. یعنی دوی کرد بری هر تشتی ولایت خود آزاد بکن و ملت کی آزاد بکن. بله. گاوی دوی میشه سوسیالیسمه. طبعا یک انسانی که سوسیالیست. بله. اما یعنی پیشیشی اصاده دید. یعنی پشتی ویشی هم ولایت خود بکن سوسیالیست. او اگه باسی اوش بکین کومالی خوانکاران. بله. لألمانيا بتايبتي و پر خود بون يعني چالاكي وهبو اشتي وهبو بله. تو لقوا علاقة چیه کرده بو؟ این من چی نبوله. پیوندین حوالی من هبو. بله. مثلا حوالی من که هورای دا کار دکرن. بله. پیوندین وان هبو. به کوملا خونده کار را. بله. به وقتی کوملا خونده کار این کرد اروپا. بله. انگلیزی همه Kurdish Student Society in Europe. بله. کوملا یک هبو. او کوملا یک مشترک بود مرد کار بیشه ای کردن. بو همو چوار پارچه بله بله. بله. کوملا خونده کارم بود. بله. این پیوندی من نبولی حوالان هبو. بیشتر شورش تک چو بله. دوبندی چه بود. بله. یعنی پارتی دموکراتی کردستان یکی اجتماعی کردستان آوا بود. ام کوملا یک پارچه بود مخابه. بله. ایش بو با دو پارچه. بود دو پارچه. اکثر. بله. چی بود؟ دیگر کاسسه. اکثر دا حوالی من دوی دا کار دکرن. اکسا اوی سر به یکیتی بو نزیکی یکیتی بو. بله. ایو دیشی نزیکی پارتی بو. بله. بله. ام پشتیشی بشکی باسی ویشی بکین بلام تو دگری تو ترکیه. بله. بۆچی گەڕایتەوە تورکیا و باسی ئەو کتابی خۆشە کرد ئەو کتابی تۆ بوو بە بنکە بۆ چێکردنی حیزبی یاخود پارتی سۆسیالیستی کوردستانی سووریا ئەو ڕاستە؟ ترکیه ببوو. بله. ئەو ڕاستە. یعنی من بوێ کتێبێدا وەک استراتژیە تێبگەرە کوردی لە باکوور من خواست بنویسم و نیشان بدم. بله. بیشتر ما پارتی سوسیالیست کردستان آوا کرد. بله. تگری دا. لە ساڵی 74 74. بله. بری که از بچم اروپا. بله. وقت از ولایت بوم حبسه دا بوم. بله. هیا بری که امریکا بنا حبسه دناف ما کردن سوسیالیست این باکور دا. بله. میل که تازه چی بود. که هم پارتیه که کرد سوسیالیست مارکسیلنی آوا بود. بله. یعنی به وقت هن حوالان پیشنهاد کردن.
هەپسێدا ژیمە هەن هەواڵارە قسە کرد مثلا مەمەد ئەمین وەزارستان نویسکار مەمەد ئەمین وەزارستان مە سۆحبەت کرد ویژی دگوت کە پارتیەکە سۆسیالیست کورد ژیمارە لازمە پشتی ئەس وڵات دەرکەتم چوم سووریە لوبنانێ چوم ئەوروپا پەیوەندیێنم بە کوردێن پارچێ دنێ داڕێژی بەڵێ چێ بوون یعنی پارتیەکە کوردی لە سۆسیالیست ژێکم سۆسیالیست بوون ئەم ئاوا بکن وەگەرێدا دەست و کار و خەباتە وێ کرد من هەواڵ دیتن ومە ساڵا هەفتەی و چاردا بریارە خودا کو ئەم بێ پارتیە ئاوا بکن یعنی کۆنگرەی یەکەمیەوە لەکوێ بوو چینی ئاواکردنی لە ئەنقەرە بوو تامان بە نهێنی بووی دزی بوو هەفت هەواڵ هونەن چێ بوونەوە هەواڵ یەکشوان زیە ئاژار بوو هەروساژی چل و نەهان بوو یعنی پێنجی و نەهتا هاتبوو گرتن یەکشوان بوو خەڵکی دیار بەکرێ یەک چاملبێل بوو هەواڵی مە چاملبێل یەک مەهدیزانە بوو ئیسان ئاکسۆی بوو و فاروق ئاراس بوو وەیسەڵ چاملبێل بوو هەموو کورد بوون بەڵێ بەڵێ ئەوانە لە هەف کرد کە ئەم پارتیەکە ئاوا بکەن بناوی کۆڤارە خۆمە کار کرد چەند مەشندا مە کۆڤارە ئۆزگورلوک یۆلو هەنگۆ ڕێ ئازادی دەرخست یعنی ئەو هەشتەی سەد ڕوپەل بوو بە ترکی بوو دەست پێ تێدا پشترا مە دەست پێ کرد کوردیژی تێدا نویساند یعنی بەشێکی وێ مەکرە کوردی مە بە تایبەتی بەسە ئەدەبیاتە کوردی دەکرد تێدا لێ تشتên teorîk siyasî nivîsên teorîk siyasî têda gelek bûn kovara Rêya Azadî nêzîkî dora 8,000 çap dibû û tesireke gelek mezin kir piştî 15 adarya sala 2001 yani piştî cunta askerî ev cunta nemabû piştî heftê û çara nemabû kovara pêşîn bû ku Kurdan derxist Rêya Azadî tesireke gelek mezin kir mesela bi hejmara pêşînda me behsa şorişa Kurdistana başûr kir باشە مامۆستا تۆ باسی وی دەکەی شۆڕشی باشووری کوردستان لە 61 دەست پێ دکا 75 کۆتایی تەسیری وی چ بوو ینی لە عالی نەتەوەیی لە عالی وشیاربوون ینی چ کاریگەری لەسەر کوردێن باکوور هەبوو تەسیراوی gelek mezin bû ango yani hişyarbûna me da jî xortên rewşenbîrên wî zemanî tesîra şorşa îlonê başûr gelek mezin bû navê Mela Mistefa navê pêşmerge bo me pîroz bû yani çavê me li wê derê bû her çi qas mesela me piştira hin tiştirek nekirin jî lê me tim piştgiriya şoreşê kir ئێوە ئەکتیڤ هیچ هالیکاری شۆڕش کرد yani çiye piştgiriya me alîkariya me ne ev bû ku em biçin li wê derê şer bikin lê yani me guhê me li ser wê bû me tim qise dikir me yani dixwast ku şoreş bi ser keve مامۆستاکیان زۆر زۆر سوپاس ئێمە لە ئەڵخەی داهاتوودا درێژە بە پەنجەمۆرە دێن و گەلێک بیرهاتنیەتە هەیە ئەم بەحس بکەین بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێوەتی نەکۆتایی پەنجەمۆری ئەم جارەمان کە لەگەڵ مامۆستا کەمال بۆرقای بوو سەرۆکی پێشووی پارتی سۆسیالیستی کوردستان لێرەوە سوپاسی ئەلباوتێلەکەن کە لە ئەنکەرەوە ئەم پەنجەمۆرەمان لێت تۆمار کرد پێکەوە پرۆمۆی ئەڵخەی داهاتوو دەبینین و بەخواتان ئەسپێرم لەسەر ئارەزووی هەموو ملەتی کوردە پەشتە و پێ بەیانە 11 ئازار ئەو هەموو ئالیەندی لە لایەکی پەکەکە لە لایەکی هون پەکەکە سوژدار دەکەن
پاکەکەشی وا سوشدار دەکەن مەشاری پەکەکە نەکرد مەفرسەر نەدا من ئەو تشت نویسان لێ بەدەگوت وەختە مەجاڵ تونەبە ڕەوش نەمسایت بە شارێکێکداری فەیدە نادە زرارێت حیزبی وەشی بوون لەسەر سنوورمان چوونە ڕۆژهەڵات چوونە باشوور چوونە دەریتر بەس بۆچی تۆ چوویتە ئەوروپا ئەنگۆ دەمێکە وسا بووکو هەموو تێکدەرێک کوردی بەرەخدا بوو ئەلیچە هەر تەخلیق ئینسان هەیە لە پارتی دموکراتی کوردستاندا ئەو پارتیەکە دموکراتە واتە تو خەزی وێکی پارتیەکە مارکسی لەنی ئەوێ پارچە بە کەمال بورکایی سەکرتەرێ بەرێ پارتی سۆسیالیستی کوردستان بەرنامە پەنجەمۆرێدا بەشدار دەبوو بینەران و بیسەرانی ڕوودا و سڵاوتان لێبێت خۆشحاڵین لە پەنجەمۆرێکی دیکە لەگەڵ ئێوەی خۆشەویستداین لە پەنجەمۆری ئەم جارەشماندا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ مامۆستا کەمال بورکای سەرۆکی پێشووی پارتی سۆسیالیستی کوردستانی تورکیا مامۆستا جارێکی تر بەخێر بێتەوە بۆ بەرنامەکەمان بەری ئەم باسی دروستبوونی پارتی سۆسیالیستی کوردستان بکەین ساڵی 70 بۆ 74 تەبلە هەویەک چێ بوو لە نێوان پارتی دیموکراتی کوردستانی تورکیا ئێوە وەکو سیاسیەک وەکۆی کەوان نازەکرد لەسەروی چ بیرانینێتە هەیە چ شایەتیتە هەیە لەسەر ئەو ڕووداوێن کە ڕوودا لە ناو پارتی دیموکراتی کوردستان بەێ سەرۆکی پارتی دموکراتی کوردستان سعید ئەلچی بوو بەڵێ پشتی فایک بوجەک هەرو ساژی شێوان ئەنگۆ سایت دکتۆر سایت کرمزز تۆپرەک ڕێخستنێک چی کرد لێ ڕێخستناوی هەروسا یعنی هەن هەواڵێنوی ئەندامی پارتی دموکراتی کوردستان بوون دکتۆر کرمزز تۆپرەک لە کوردستانە باشوور خۆرەجیەک چێکرد بوو بی ئیزنا شۆرەشەی لێ دەری هەواڵێنوی دەمون پەروەردە دەبوون پشتی 11 ئادارە ساڵە 11 ئادارە ساڵە 1970 بەێ سایت ئەلچی و چەند هەواڵێنی دەربازی کوردستانە باشوور بوون لە زاخۆی شوان هات ئەو برن یعنی هات لێ دەری دیت بر چیە خۆ پشترا تشتێک و مەبیهیست وژە هەواڵێنوی بیهیست معلوماتین کو من کردن لێ دەری وانە هەپس دکن سایت ئەلچی هەپس دکن بۆچی ینی مەبەست چ بوو بۆچی مشکلەی وا چ بوو ینی کۆمپلۆیە نە تشتێکی شۆرەشگەری یا تشتێک و شەوانکریە ئەنگۆ ڕاقیبێکی خۆی زۆرتەی هەڵتینە سایت ئەلچیش کار و خەبەتاوی نەڕازی بوو ئەنگۆ ئەوی ترسیە کۆ سایت ئەلچیوێ بگیژە مەلە مستەفا و هەواڵێنوی یعنی وان پلانە دکتۆر سایت ئەشکرە بکە پلانە شوان ئەشکرە بکە شوان پلانێکی خوا بوو تا باڵن خۆ دەربازی ترکیە بە دەست بە شۆرەشەکێ بکە مەلە مستەفاژی وەختی ئەو تشت نەدەخواست ئەنگۆ نەدەخواست و پەیوەندی خۆ بە ترکیە خراپ بکە یعنی مەلە مستەفاز بێژم ڕاهەلیست بوو ئەنگۆ نەدەخواست لە سێ جەپەیان لە ئیرانێ لە ترکیە شار بکە بگەن عراقێ بۆ ناوەیەکێ دکتۆر سایت پشتی کو دکتۆر پشتی کو سایت ئەلچی دەربازی کوردستانە باشوور بوو ئەو بوو یعنی ترسی کو خەبەرە مەلە مستەفا ژوێ پلانی هەبە سایت ئەلچی بە هەواڵی بەرز لەوێ دەری کوشت ئەنگۆ ڕەقیبێکی خۆشی جۆرتێ هەلانی تابی ئەو دە سیاسەتا شۆرەشگەریدا سیاسەتا کوردایەتیدا تشتێکی گەلێک شاش بوو یعنی بوو سەبەبێ دژایەتیە دەرناوبەرە ئینسانên welatparêzda piştî wê jî ew derket meydanê hatin ew doz kirin gora wî derxistin yani şoreşê hay mele Mustafa û hevalên wî ji vê yekê bû û birin
شوان و دو هوالین خو ایدام کرد بله یعنی حدث اوه بس مامۆستا چما ئەو ینی ئەگەر ئەو ڕاستیە چما ئەو هەنێکە دیرۆگوان و کەسێن سیاسی دەبێژن کە شۆڕشی باشووری کوردستان دەستیوی تێدا هەبووە و سعید کوشتووە و شوان کوشتووە ینی ئەو نەڕاستە ئەو نەڕاستە هەواڵێن دەدە کادێ هەواڵێن شوان ئەو بەلاوکردن لێ ئەو نەڕاست بوو ئەو معلوماتانە ڕاستە ڕاست هەواڵێن شوان ستەندە یەک دکتۆر فایک بوو ئەوژی تنبەرقەرێ شوان نەبوو دکتۆر فایک سەرش یەک محتەرەم بیلیجی بوو من محتەرەم بیلیجی لە لوبنانێ دیت پشتی کو ئەو مەقەرێ دکتۆر ساید بەلاو کردبوون هەواڵەویژی بەلاو ببوون هەنێک شوان هاتبوون لوبنانێ هەنێک دەربازی ئەوروپا ببوون من لە ئەوروپا محتەرەم بیلیجی دیت پێرە قسە کرد هەمیشی فایک سەواش وەختە ئەس دەربازی ئەوروپا بووم ساڵا هەفتێ و دوودا هەردووانژی ئەو معلومات ئەشکەرە ژمرە گوتم باش مامۆستا ساڵی 1970 تۆ کتێبێک نوویسی ئەم پچێکیشی باس کرد ئەو کتابی تۆ بوو بە بنگێ چێکردنی پارتی سۆسیالیستی کوردستان پارتی سۆسیالیستی کوردستان لە ئەنقەرە چێ بوو ینی لەکوێ ئەو یاخود باحث کردەوە کۆنگرەی وە یەکەم جڤینی وە لە ئەنقەرە بوو بەڵێ کۆمیتا مەرکەزی ئاوا کرد و پارتی ئاوا کرد تەبی داویا ساڵا 1974 بوو لێ پشتی کو ئەز هاوینا ساڵا 1974 vegərیم وێلات من gelek heval dîtin hîn wexta ez di Ewropa bû min bi hevalên Ewropa jî ew mesele qise kir em got em partiyeke sosyalîst a Kurdistanê eva bikin li Bakur her wisa piştî ku vegerîm min hin hevalên xwe dîtin yên ku li welat bûn mesela bi ji wan re vekir û me li hev kir ku partiyeke wisa hevcê ye hîn ez li Diyarbekirê hepsê de bûm sala heftê û dudiya me li ser vê meselê hin hevala re qise kiribû an got partiyeke wisa ji me re lazim e êdî em nikardin nav Partiya Karkerên Tirkiyeyê karxebeta xwe bimeşînin Partiya Karkerên Tirkiyeyê li ser mesela Kurdî di Kongreya Xwe çaran da sala 1907 biryarek baş stendibû ew biryar pêşniyara me grûpê Kurdan bû an got em perekî xurt bin di nav Partiya Karkerên Tirkiyeyê de di Kongreya çaran da ew pêşniyarek bir heta qebûl kirin ew biryareke gelek baş bû li piştra di mehkemê de serokê partiyê serokên partiyê ew neparast çê bû serokê partiyê Beyce Boran bû erê Beyce Boran bû mixabin ew biryar bi dil û can neparastin her wisa jî êdî piştî wê jî tirsîn ji pirsa Kurdî tirsîn ji ber ku partî ew biryar kira mane û ew partî girt li bibê nebe wê bigirtana yani bigotana va partiyeke ew ke Marksî ye Lenînîst e komünîst e çi zanim wê wextê komelên herî piçûk jî dihatin girtin partiyeke çep ma îznê didin wê مامۆستا ئەو کات کە پارتیوە هاتە ئاواکردن جگە لە پارتیوە و پارتی دیموکراتی کوردستانی تورکیا هیچ ڕێکخرا و کۆمەڵی تر هەبوون ئەو ڕزگاری و کاوە و ئەوانەکەی چێبوون پشتی 75 بوو یا لەو سەروبەند بوو تەبی پارتی دموکراتی کوردستان گەرم بوو ساڵا 1965 ئاوا بوو لێ پشتی sala heftê piştî darba eskerî evana jî cardin kar û xebat dikirin ku partiyê cardin ava bikin yek ji wan kesan soro bû Nazmî Balkaş hevalê şivan me li Enqerê li hev didît wê wextê me Partî Sosyalîst Kurdistan ava kiribû soro jî derwelat hat
گوت ام دخوازم پارتی دموکراتی کردستان جاردن آوا بکن بله هیا گوت ام دخوازم که بریش مرا گوت بو ام دخوازم که تو بی سکرتری گشتی بله پیش نیاز مرا آنی بجرد سپاس کرد بگذ انسانه که سوسیالیستم یعنی از پارتی که سوسیالیست کردک ولی ام دکارن حوال بن همراه بله متفق بن دوست بن پشتروانا پارتی یک آوا کرن yani disa partiye tezekir. بله Tabii ev hevali şuan bu. Le ev dübendiye van disajı devam bu. بله Yani beşa Said Elçi edinişi avarajı disa kare huvajı. Kare huvajı. Kuk derket. Pıştır navi kuke girtin. بله Evana navi kuk girtin. Öbert tevkera bakur zedetir parça bu. بله Pişti Parti Sosyalisti Kürdistan'a Türkiye mesela Rızgarici درست komele çekir, o Bravo. parti çekir. Hevalen Şivan Parti'ye çekir. Navi Parti Karker'in Türkiye bu. بله Yani Türkiye ve Kürdistan İşçi Partisi. بله PKK piştira derket o ev mavi girdi. Partiye Karker'in Kürdistan. Bravo. Yani Kürdiye ve girdi. بله بله Şu an juda bu tabii PKK Parti Akademi bu Evet. ev mavi girdi. بله PKK Kürdi bu evana Ne, Türkiye. Türkiye bu Kürdistan İşçi Partisi. بله Disa grubektin derket kava dıgıtın şehra. بله Evana jim maoji bu. Yani ser bir uvaveriya maoizmi بله kardı kırın. Tabii komeleğin dişi kortaj içi bu. Komeleğin kortan bu taybeti grubek hevalen dedekade bu. بله Navi dedekade girdi. Grubek hevalen mebun dehaşkade. بله Ango komeleğin şoreşker engel. بله Evci hevalen mebun. Ama komeleğin demokratu bu. Legal bu ne bana. Aşkere bu. Legali kardı kırın. بله ما مساو كاد يعني بري حفتا و هشت هیچ ڕێکخراوی کوردی هەبوو ینی چەک و شت هەبوو لەناوە مەسەلەن خەباتی چەکداری بکە دەست بکەن بە خەباتی چەکداری یاخود بۆ نمونە ئامانجی پارتیەوە چ بوو ینی هەون چ دەخواست بۆ کوردستان Partiya ve Almanca ku ev bu ku Kurdistan o gelek Kurd azad bike. بەڵێ Ev jî me bi dişikli bi fikrîn li ser. Yek yani em eger mecal hebe em dikarin devleteke ser bixwe Kurdî ava bikin li Bakur. بەڵێ Lê her wisa jî em dikarin tevî gelê Tirk bi şiklekî federal bijîn. بەڵێ Ango Federasyona Kurd û Türk. بەڵێ Yani du komar û devletek. بەڵێ Devleteke federal bi du komaran ya Kurd û Türk. بەڵێ Li ser esasê vekeviyê. Me digot ev jî dibe. Eger em û Türk li hev bikin, em dikarin bi şiklekî federal jî li hev bijîn. Em got armancê me de her du tişt jî hebûn. Ta ji destpêkê. Wekî din me nedigot ki hema em dest bi şerê çekdarî bikin. Lê em ne dijî şerê çekdarî bûn. بەڵێ Ango Kurdan gelek caran şerê çekdarî kiribûn. Duwan salan de jî li Kurdistana başûr. بەڵێ Her sal li Kurdistana Rojhilat, Kurdistana İranê şerê çekdarî hebû. Yani wexta Yani hûn dijî şerê çekdarî nebûn? ne dijî şerê çekdarî bûn. بەڵێ Lê me digot wexta mecal tune be. Rewş ne müsait be. Şerê çekdarî feyda nade, zirar edide. بەڵێ Tabii me tahlîla rewşa Kurdistana Bakur ya Türkiye jî kir. بەڵێ Türkiye devleteke NATO'yu bu. Yani ev jî astengeke mezin bû li pêş me. Her wisa ne tenê Kurdistana Bakur, temamiya Kurdistanê her çar parçamê dora xwe girtiye. بەڵێ Wexta dest bi şerê çekdarî weke parçeyek dor girtiye û asteng gelek pirin. Ji bona vê yekê mesela şoreşa başûr ew qas dirêj kir. بەڵێ Heya malum e di sala berî sala nûdî sala 1988 yani şoreş wekî vemirî. ڕاست
دو جاران افتش چی بود بله. یک سال هفته پشت سال هفته پنج بله یک سال هشتی و هشت بله لی پشت را صدام شاش ایک پر مزین کرد بله هم باسی ویشی بکنیم بله. مامۆستا بەڵام بله. ئەگەر باسی تێکچوونی شۆڕشی باشوور بکەین لە ساڵی 75 ئەو باندۆرێکی چاوە لەسەر وەکرد یعنی بەری شۆڕش هەبوو باندۆرێکی باش هەبوو بەس تێکچوونی شۆڕش باندۆرێکی چاوا لە باکوور ئەوێ تەسیرەکە گەلێک خراپ کرد لەسەر هەموو تەرگەرێن کوردان بەڵێ لە هەموو پارچەیان لە باکوور ژی وسا بوو یعنی بەهێویەک مەزن چێ بوو دوێ وەختێدا پارتیا ماوە بوو بەڵێ ما ساڵا 1975 هەزرانێدا کۆبارە ڕێ ئازادی ئەنگۆ ئێزگولی کیلۆمە دەرخست بەڵێ ئەو کۆبارە پێشم بوو بری پشتی حکومە ئەسکەری بەڵێ ما دوێدا هەژمارێ پێشمدا ئەم لەسەر شۆڕشە کوردستانە باشوور سەکنی ما هەم شۆرش پاراست جبەر ku hinek çepê Tirkiye hin cîheta ew şoreşa Kurdî wek şoreşekê kevneperestî nîşan didan ango wek aletê emperyalizmê filan pişmekan بەڵێ me got na ev şoreş şoreşeke heke gelê Kurd bu azadiyê şer dike Bale. şoreşekî dike lêk şaşiyên şoreşê jî me nivîsandin yani gormer kemasiyên wê şaşiyên wê me ev jî nivîsandin me got şoreşê ji ber hin kemasiyan winda kir lê dîsa jî şoreşa Kurdî wê berdewam be بەڵێ yani ji bo bêhêvîbûnê sebeb tune malum e rahmetî Mela Mustafa jî ev tişt gotibû بەڵێ yani rola min xilas bû lê wê şoreşa Kurd wê berdewam be بەڵێ piştî min jî yani şoreşgerên Kurd li başûr vê şoreşê berdewam bikin بەڵێ ev jî rast deket ev jî rast ڕاست deket ango em bêhêvî nebûn مامۆستا هەر پشتی شۆڕشی تێکچوونی شۆڕشی باشووری کوردستان دوو تەیاری تر لە باشوور چێت بیانی بەڵێ یەکی ئەوەی قیادەی موقت کە پارتی سەرکردایەتی کاتی پارتی و مامجەلالی یەکێتی نیشتیمانی کوردستان چێتکە بەڵێ ئەس دەخوازمووی پرسیاری بکەم ئێوە زێدەتر لە یەکێتی نزیک بوون ئاگاداری وە هەبوو لە چێکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان وقت از لبنان بوم شین دەربازی ئەوروپا نەبووبووم ساڵا 1972 بەڵێ مامجەل از هاتبوو بەیروتێ های من ژێ بوو وێ وەختی سەلاح بەدەستدینجی لەوێ دەرێ بوو کوردی سووریە ئەوژی سەرۆکی پارتیەکە چەک بوو بەڵێ هەیە مەخواست ئەم هەردوو ببینن مامجەڵاژی دخواست لێ فرسەن چی نەبوو مامجەلال هەراودە چوو وەلاتێکی یعنی کارێوی دەرکەت بەڵێ هەردوو نەدیت ئەنگۆ هەیە مەژێ هەبوو لێ وەختە کو یەکتی نیشتیمانی کوردستان ئاوا بوو وێ وەختێ مە بهیست بەڵێ yani yekîtiyeke wisa çi bûye de eynî salê da çi bû yani me destpêka sala hezarneta heftê pênc me Partî Sosyalîstî Kurdistanê Bakur ava kir بەڵێ eynî salê da yekîtî Niştimanî Kurdistan ava bû çend mehşûnda بەڵێ pêvendiyên me çi bûn cara pêşin Müşîre Mustafa hatibû بەڵێ Tirkiye hatibû Enqerê ez li Enqerê bûm wê wextê me heve du dît ew serokê komela bû بەڵێ komela jî beşekî yekîtî Niştimanî Kurdistan bû بەڵێ tabii Necmettin hatibûn me hev du dît pişta Mamcalal hatibû yani dizîne hatibû Bale. pasaportê wî hebû hevalên wî hebûn me li Enqerê me baxçekî de hev du dît me sohbet kir بەڵێ باسی چی کردون ئەو کات کە یەکەم جار تۆ یەکەم جار مامجەلال لە ساڵی 76 بینی یا 77 hefta û şeş bû 76 ez wisa yani dayê hefta û şeş bû Bale. wisa bîra min de maye بەڵێ مەسەن پلانی وا چ بوو چ دەخواستن بەڵێ. ینی hay me jî avabûna wan hebû Bale. wana beyanek derxistibûn me jî behsa avabûna yekîtî Niştimanî Kurdistan kir di rêya azadî da بەڵێ yani me piştgiya wan kir me got ev tiştekî baş e siyaseta wan siyaseteke pêşver rûye بەڵێ yani me bi şiklekî dostayetî li wan nihêrî بەڵێ
پشتیوێژیش خۆ پەیوەندیان مە بە یەک نیشتمانی کوردستان را بەردەوام کرد پەیوەندی باش بوون هەر ئوسا تەقمین دەکەم دەمێک پشتی مام جەلال قاسملوژی هاتە تورکیە ئەوژی هاتبوو لە ئۆتێلێدا دوماڵە ئەنقەرێ یعنی ئەو بەری شۆڕشی ئێران بوو یعنی ئێستا شۆڕشی ئێران چێ نەبوو بە ئیسلامی ئێران بەێ هیچ چێ نەبوو بەڵێ وەختە لە ئەوروپا بووم ئەس ناوبەرە هەفتەی و دو هەفتەی و چارەمدا دیسا پەیوەندیتە هەبوو لەگەڵ قاسملو یعنی هەیمەش هەفتە هەبوو لێ دیسا هەفتم نەبیت فرسان چێ نەبوو یعنی ئەو لە ئەوروپا بوو هیچ دخواستم هەفتە ببینم فرسان چێ نەبوو بەڵام ئەنقەرە هەفتە دیت ئەوانەجی هەند حازری دەکردن یعنی سەر سینۆری تورکیێرە هەند پەیوەندیا چێ بکەن بە کوردستانە ئیرانێرە هەواڵێن خۆرە خواستم پەیوەندی چێ بکەن مامۆستا هەر ئەو کات ئەم بەحث کردە باشوور بە تایبەتی لە ئالی بادینانەوە ئەو قیادەی مۆخەت چێ بوو ینی سەرکردایەتی کاتی لەگەڵ واز چاوا بوو هەڵوێستیوە بەرامبەر وا ڕق بوو چاوا بوو ینی دژوار بوون هەن لەسەرەوە پەیوەندی ئەوە چاوا بوو مەسەلا هەبوو نەبوو ینی پەیوەندیەکی من لەوان دەرەجە قیادەیدا چی نەبوو بەڵێ لێ هایمەش وانژی هەبوو یعنی قیادە ماوەقەت ئەوا بوو وانە استراتێژیەکە تەزە دانیبوون پێشێ خۆ سامی عەبدوڕەحمانشی وەک ئیدۆلۆگی وان بوو وێ دەمێدا یان تشتێکمە دەبیست تاوی دەبن سەرۆکەتیە کرێن مەلە مستەفا مەسعود بارزانی و ئیدریس بارزانی دا ئەوا بوو لێ استراتێژیەکە تەزەژی دانیبوون پێشێ خۆ استراتێژیەکە چەپ ئەنگۆ دەمێکە وسا بووکو هەموو تەفگەری کوردی بەرە خوددا بوو ئەلی چەپ یعنی وەکی ئەو تێکچوونە شۆرەشە باشوور ڕووباری ئەمریکادا بوو ڕووباری خەتێکە ڕاستە بوو ئەڤێجار کوردان بەرە خوددان ئالی چەپ قیادە ماوەقەتی دنافدا ئەنگۆ پارتی دەموکراتی کوردستانی باشوور دنافدا وێ وەختی مەمەدەمین بۆ زارسان ئەو استراتێژیەوانی تەزە ئەو نەشر کرد مەژی بەحساوی کرد یعنی ئەم نەدیژیوان بوون ئەم هەتا ئەم کێف خۆش بوون کە وان استراتێژیەکە تەزە دایا پێشێ خۆ لێ چی قاس ڕەئالیست و ئەو تشتێکی دنە نەتەنێ پارتی دەموکراتی کوردستانی باشوور مەسەلا ئێ باکوورجی کوک ئەوانە دوان ساڵاندا کۆنفەرانسێک چێکردن یان کۆنگرەیەک هاتن معلوماتدانێ من گوتن ئەم دخوازن پارتی دەموکراتی کوردستانی باکوور بکەن پارتیەکە مارکسی لێنینی مەوزا بەریارگرتیە گوت میشیش وارە گوت کە ئەم نەرەئالیستە و نکارن کەدا پێ بکەن پارتیەکە مارکسی لێنینی یعنی ئەز چما ژبەر پارتی دەموکراتدا خەباتکارجی هەنە کرێکار هەیە خەباتکار ئینسانی دنیژی گەلێکن مەسەلا ئینسان هەنە ئەردێوان هەنە ئاوانە ئینسان هەنە دۆکتۆرن ئەوقەتن فلان و ئینسان هەنە بورژوانە یعنی هەر تەخلیق ئینسان هەیە لە پارتی دەموکراتی کوردستاندا ئەو پارتیەکە دەموکراتە واتە تو بخوازی ببێت کە پارتیەکە مارکسی لەنگی ئەوێ پارچە بە ئەوانە تاوی لۆهان خۆش نەهاتەوە گوتنین گوتن هەرڵێ کەماڵ بکە چاورەشی بکە لێ چاورەشی بوو ئەو گوتمە لێنین هاتە بیرا من ji bo partiya Moğolan çune bağlanayım pişti şöreşi. Gutne em dixwazim partiyeke Marksî Lendî ava bikin li Moğolistanê. Em ji wara gotiye ku gor Moğolistanê ev tişt nabe. Partiyeke demokrat ava bikin, mera kar bikin. Partiyeke millî demokrat. Ev baştir e. Zor baş mamosta me bu çanewêregrîn û piştî em dom dikin. Bîneran û bîseranî xoşewîst û çanewêregrîn û deyên welata. دووبارە سڵاو بە ڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ مامۆستا کەمال بورقای کا کەمال ئەگەر باسی هەڵبژاردن بکەین بە تایبەتی لە تورکیا هەمیشە هەڵبژاردن هەبووە جا چەندە دیموکراتە و تشتێکی ترە بەڵام وەکی پراکتیک هەبووە ساڵی 77 هەڵبژاردن چێ دەبێ پارتی سۆسیالیستی کوردستان و تەفگەرێندن
بەشدار دەمن ئەگەر ڕاستە خۆش نەبێت کاندیدی وە کێ بوون ینی هۆن دەخواستن چ بکەن بله کاندیدی ما مهدی زنا بو بەڵێ لە دیاربەکر بله دیاربکر لبیازیدی evvelki din kandidi me bu بەڵێ evvel me beyazidi dengeki kim bunda kır بەڵێ li mehdi zana kazanç kır bu Serok Şehrederiye Diyarbakır'ı بەڵێ Mehdi ev peşniyar ani jmera me komita merkezi da kısa kır ku Mehdi duhaze ve aday ve endam بەڵێ کاندید kandidat hem evvel diş derketin بەڵێ gotin بۆچی لە بەروی yani سۆسیالیزم onu kare kazancı bike بەڵێ hem evvel diş derketin ben piştiriya Mehdi kır ben uzun evalindini ben got yani bunda bir kaşı zira rahmet edatçını emi karu xebat bıkın emi denge xubedin bir istin بەڵێ ev fırsan da keşi bu partiya me o piştira yani belki gelek kesan evine de kırk o Mehdi kazanç bıkın بەڵێ li kazanç kır beri hıpjatını gelek çifin çey bu Meriya azadi u roja velatta li serveye ke nivisan ve vakti me rojnameye ke Kürdi u Türkiye izdiler xist roja velat ev rojnameye beli ev me derdi xist me ve da li ser hıpjatına Diyarbakır'ı بەڵێ nivisan نویسی وە هەیە لەوێ بله li ve derê heye em gelek me kar xebat kir ji bo hilbijartinê بەڵێ Herkeme seferber bû û bi rastî hin hêzên welatparî jî piştgiriya me kirin wek Partî Demokratîk Kurdistan بەڵێ ewana jî piştgiriya me kirin بەڵێ propaganda me propagandekî şoreşkerî bû yani me bir baweriyên xwe bir eşkere digot بەڵێ ئەو ئەس تەخمین دەکەم کاک مەهدی زانا بە زمانی کوردیشی زۆر جارە قسە دەکرد یا تشتی وە هەبوو یعنی پرۆپاگەندەی خۆ دەکرد بە زمانی کوردی ev baş nayê bîra min بەڵێ ev baş nayê bîra min ihtimalek li hinciya kiribe بەڵێ hîn yani devleta Türk ev xwe sevik nedikir ev xwe mecal nedida me بەڵێ ku em Kurdî propaganda bikin gerçi min berê mesela hin hilbijartina Kurdî qise kiribû li hêla Dêrsimê بەڵێ hîn berî vê mesela hilbijartina 1969 da بەڵێ ez endam bûm li hêla Dêrsimê û erkekî pir hûn hindik hûn kir بۆ پەرلەمان یا بۆچی bu parlament bû Bale. belê bu sedî da bîst deng stend bûn vê wextê li hêla Dêrsim vê wextê mesela gundan da min kurmancî jî qise dikir lê hilbijartina Diyarbakırê da kurmancî bi karatne hat nebîra min baş Bale. rastî بەڵێ nebîra min yani xelk li dora me kom bû ew partiyên mezin hemûyan wenda kirin yani partiya hikûmetê ya muhalefetê CHP بەڵێ AP wana wenda kirin her wisa reqîbê me di hilbijartinê da endamê kandidatê dedekatê bû بەڵێ لایەکوێ لە دیاربەکر belê Diyarbakır ango du rexistinên Kurdî rahmaya dijî illegal bû Bale. yani ve şartî bûn yani bi navê din derdiketin navê me Riya Azadî bû بەڵێ yani navê kovara me بەڵێ ew dikirin ne digotin Partiya Sosyalîst بەڵێ digotin Riya Azadî hevalên dedekadê jî bi navê dedekade بەڵێ dihatine nasîn ew kandidatê me û kandidatê dedekadê di vê hilbijartinê de reqîbê hev dibû me qezanç kir piştî me jî wan dengekî mezin stend bû بەڵێ yani ew serketineke gelek mezin bû tabii ne tesadüfî bû yani piştî avabûna partiya me piştî derxistina Riya Azadî û derxistina Rojavela ew derxistina Rojavela jî bû gerekî gelek mezin bû بەڵێ Rojname herî pêşin di dema komara Tirkiyeyê de Kurdî û Tirkî Rojavela me derxist ڕۆژەوڵە بەڵێ belê û derketina wê tesîreke gelek mezin kir li ser gelê Kurd بەڵێ ango wekî din jî mesela rêxistina mamosteyan hebû 200,000 endamê wê hebû em di qiyada wê de bûn بەڵێ yani wek Riya Azadî 4 salan me di qiyada wê tevî hevalên xwe yên Tirk بەڵێ yên mamoste
ما ریخستم کار ریخستنی و ریوا بر آنگو خواستم بیشم پشتی آبابونا پارتی آمده ریخستنا ریا آزادی و روژا ورد یعنی تفکرامه گلکش بود طبعی به وقتی نتنی تفکرامه مثلا ددکاده شیل گلکچی آن خورد بود کوکچی پارتی دموکراتی کردستان اوجیل گلکچی آن خورد بود ازگاری هزاکه خواه بود آنگو پارتی این کرد اگر نهینی بنشی و شرطی بنشی در کردستان دا اون خودی تاثیر که گلک مزم پشتی دیاربکر مالگری داغیشی وزارتنا شهرداریه گرد سالک شونده لوی درجی دیسا کاندیدات ما عرفان الپرستان بود حواله ما یک قزنج کرد همو پارتی لهم بر ما یک بود او پارتی دولت چه حکومت اقتدار چه مخالفت دوی دمه دا کردستان تاثیر پارتی دولت یعنی چه عدالت پارتی حکومت چه مخالفت چه قد نما آنگو تاثیر ریخستن این کردان پر خورد بود فکر کرد دمه که استاد درکت باشه که واتا اگرم بحثی پاکا کشی بکن بچه بری پاکا که بیتا آوا کردن تو برایس عبدالله و جلال ناسه کرد؟ بله یعنی چوام ناست کرد پیوانین ما تو نبون یعنی او گورمند او چند سال پیچوکه جارا پیشین من اول انقره دیتیسا تاوی حواله کدیم هاته بود دیتنا من سیفی دو بیشین اویجی بناوی تیکوشین ریخستنه که بیه بود ریخستنه که پیچوک تیکوشین دو گوتن شهر سیفی اویجی خلک درسمی بود سیفی ناست کرد تا وقتا درسم بود سال شستی دا من او دیتی بود ناست کرد تاوی سیفی هاتنه از خانه من لانکاره و وقتی من ریاضادی درد خست هاتم گوتم مدنه خدا قصه کریه کردستان گلو کلونیه سومرگه یعنی نه کلونیه مجی گوت رایم کلونیه یعنی کردستان وقت ولایتی که کلونیزه بویه رایم نه طبعی عبدالله اجلان کیفقاش بود شبه که وانا وقتا به هفته مناقشه کرنه سیفی گوتی نه کلونیه عبدالله گوتی کلونیه گوتی نه همه هر کمال بکای پرسناله یک حاکم لی عبدالله جلان زانو بود اوکامن رایمون زانو بود چما او کتیبا من که ده شرط و مرزین ترکیه دا تفگر رزگاری آگلی کرد دوی چاوه او کتیبا خوانده بود حتی پیش را گفتم زیده کریه تکثیر کریه لحوالی خوب بلاف کریه نوی نویسکار خضر مراد بود یعنی نه ناوی من خضر مراد بود حوالی ویجی سازاری نگو عبدالله جلان اب کتاب نویسان دیگه یعنی پیوندی اوی سرطا او بود یعنی تنی باسی او بله او بحث نکرد که او دخوازن مثلا حزبک چیه بکن پارتیک چیه نه بحث نکرد بله لی پشت را پر درج نکرد وانا بطایبتی سال 1978 بله خونیشاندن وک گروه که سلاح بکردن بله یعنی ترور بکرن جخوا چاوا درکتن ناویوان اوکو دو گوتن جیرا اوکو بکرتی یعنی لشکر رزگاری آنتوی اونسال کرتولش اردوس اوکو درکتن دو گوتن کار و خباتن لگال شاشن آنکو کوملا آوا کرن بجارتنی دا جی کرتن تشتی اوزا همو شاشن دوی کار تنی دزیبه نهینی به ایلگال به هر اوزا وشان درخستن فلان شاشه کار وشانان دوی او چکداری به خبات یعنی کار وشارتی و چکداری متود انوان اوسا بود
ری اولا خبات وان متود وان سابو تاوی ما شاش دید ئەو کات ناکۆکیوە چێبوون لە سەرەتا لەسەروی ینی یعنی ئەوانە چەوا دەرکەتن هەما لەبەرەوەی پەفچوون شەر و پەفچوون دەرخستن بەڵێ مثلا لە منطقە ئەنتەبێ شاری تێکۆشینی کردن چەند هەڤاڵێن وان کوشتن بەڵێ لە هەنجیا سەدەم چ بوون ینی بۆچی وا دەکوشتن ینی مەسەلە چ بوو مەسەلەی ئایدۆلۆژی بوو مەسەلەی پەیوەندی تێکۆشین لەگەڵ دەوڵەتی تورک بوو یعنی چه هەبوو ئەوانە دەگوتن ئەمێ کوردستانی ئاوا بکەن کوردستانە مەزن سۆسیالیست ئاوا بکەن گوتنەوە ئەف بوو و ئەوانە هەموو ڕێخستنێن هەیی ئین کورد و ترک چەپ و وەلات پارێز هەموو بەک دژمن نیشاندا پشترە کتێبێک دەرخستن ڕیا شۆرشە کوردستانی کوردستان دەوریمنێن یۆڵو ترکیاوێ کتێبێک دەرخستن بێت کتێبێدا دەگوتن و ئەو هەموو ڕێخستن مەسەلە ڕیا ئازادی کوک دەدەکادە ڕزگاری فلان فش بکەن ئەوانە هەموو هەفپارێن دژمنن دەبێ ئەم وانە ژۆر تێراکەن ئەگەر ئەم بخوازن کوردستانی ئاوا بکەن دەبێ ئەم بەری ئارتیشتی وانە ژۆر تێراکەن یعنی ئەم دژمنێ پێشن نیشاندا ژوخوا هەفتەی و نەهاندا دەست پێکردن ێریشی کوردان کردن باشە مامۆستا باسی ئەو ناکۆکیên بینی پەکەکە و ئەو ئالیەن تر بکەین بەڵام پشتی نابڕێکی بینەران و بیسەران و چانێ وەرەگرین و دێنێ وڵاتان دووبارە سڵاو بە ڕێزان درێژە بە پەنجەمەوە دەین لەگەڵ مامۆستا کەمال بورکای کاکەمال ئێوە ئەو هەموو ئالیەندی لەلایەکی پەکەکە لەلایەکی هون پەکەکە سوژدار دەکەن پەکەکەشی وا سوژدار دەکەن ینی ئەگەر تۆ نەهاوەکی کەسێکی کە بڵێن سەرۆکی پارتی نەمایی پارتی سۆسیالیست بە ئاوایەکی بێلایەن باسی بەسەرهاتی خۆت بکەیت یعنی هەون شاشێتیوە تو نەبوو تاکێ مە ێریشی تر ڕێخستنێکی نەکرد ئێمە پارتیەکە سۆسیالیست بوون وەلات پارێز بوون مە ئازادیە کوردستانی دەبوو پێشیا خۆ مە سیاسەتا خۆ گۆر مەنفعەتە خەباتکاران بڕێوا دەبەر ئەڵمان جامەیەک پێشن ڕزگاریە کوردستانی بوو کوردان بوو ئەڵمان جامەی دوور دووەمیشی ئاواکردنا جیواکێکە سۆسیالیست یعنی مە دەگۆ بەرێ دەبێم کوردستانی ئازاد بکەن کوردستانێکە ئازاد و دەموکرات پشتی وێژی سۆسیالیسم تێ مە ئێریشی تو ڕێخستنێکی نەکرد بەس باشە چارنامە نیقاشتە کردە مەدیایەدا لێ مە ئێریشی هەفتوو نەدەکرد مە ڕێخستنێن دنێ کوک دەدەکادە ڕزگاری کاوا ئێدنێ مە شەری تو کەسی نەکرد لێ پەکەکە دەرکەت شەرێ مە هەمویان کرد مەسەلا وەک نمونە هەفتەی نەهتا 1970 هەواڵێکی مای دەلاڵ سەرۆکی کۆمەلا دوو بەیازدێ بازیدێ کوشت لە پێش ماڵەوی تافتدانی وەختەش ماڵا خۆ دەرکەت کوشت یعنی نەکو شەرێک دەرکەت و یەک ئینسانێک هاتە کوشت ژێرە دافتدانی کوشتن وێ وەختێ لە هێلا کردی داوایان خورد بوو شارەدەریە باژێر دەستێ مەدا بوو هەفتەی هەشتادا مە قەزەنج کرد بوو هەنگۆ ئەگەر مە بخواستەمە دەکا بوو هەنگ کەسێ وان بکوشتەمە لێ من ئەو نەکرد من بە تایبەتی هەواڵی خۆرا گوت نەبی نەبیکوم ئێریشی وان بکەن ئەوا دەستێ قرێژ هەنە ناف پەکێکێدا ڕێژ پەکێکێرا نیشان دەدەن ئەوانە دخوازن ناوبەرە ڕێخستنێن کورداندا شار دەرکەفن کورد هەبە دوو بکوشن ئەو ڕاست بووکێکی پشترا عەبدوڵڵا ئۆجەڵان بخۆیش دەبێژە دەبێژە کو مە پەکێکە ئاوا کرد ساڵا 1970 بەریێژ وەک گرووبەک هەبوو شخوا بەری ساڵا 1970 هەبوون لێ 1970 بوونە پارتی مە پەکێکە ئاوا کرد 3 ساڵان دەوڵەتە ترک سیلاح دامە پارە دامە و ئەم پاراستن 3 ساڵە پشتی وێ چ بوو پشتی وێ ئۆجەڵان دەربازی سووریە بوو
بله او بیچاره به سوریه را پیوندی چی باشم باسی ویشیم کن باز ما öcalan eftиш çend jaran visan به تلویزیونی دا گوت آنگو eftиш ne tişteki başat yapandı bejim او Türkiye xapandına bu kazancı ما eftişti be yani ev işi bakılanı yani karına bejim partiye ki çevi ki iş devlet Türk silah destini para destini ses alan o ev işte de pareze dici ke de pareze dici rehistin endini pareze şimdi ku PKK meşari PKK nekir me fırsat ne da من eftиш nivisand işte ku havale me Mustafa Çamlıbel bazı de hat kuştun من broşür ek derhist broşür kitebeke küçük لسر چی بود؟ لسر PKK o vakar و خباتین teröristi bu şimdi ku PKK peyvejin grubentinin çep hebun بله Dikkat ev metodana şaşın. Evana neşoreşkerine. Yani divin navbera partiyin Kürda, partiyin şoreşkerda Afganistan'da ke baş hebe. Piştiriye hevdu bikin. Yekitiyek hebe. İttifak hebe. Ne kuşar hebe. Evana zarar edin. Min kut pişt PKK devlet heye. İstihbarat heye. Ev dukaza ku tevgera Kürdi, lepeşi tevgera Kürdi bile. Kavadi rejimi gud. Salin hafteyi da hafte uçara da dest bekir. Tevgera Kürdi. Gelek bilin bu. Partiya me, TDK'de, kuk, rızgari falan fişmeyken. Devleti hem birya polisi xu, askeri xu şerime dikir. Yani hem dikirtin şerri şoreşkerin Türkçe dikir. Hem rihıstin derhıstin peşiyame. Ve bir şekilde rihistine ke Kürdi PKK. PKK avakır. Devlet Kürdi PKK avakır. Hin beri ve Abdullah Öcalan merdi wan bu. Mesela Abdullah Öcalan de destpeka salin hafteyi da endamı rihıstina dici komünizmeye. Vek Fethullah Gülen. Dicek komeleyeke Türk'le Ankara komeleyeke müti avakriye. İstihbarata Türkiye avakriye. Diçe vedar etti. Avana pişti herketin meydanı. Mesela Avni Özgürel. Yek nüviskaru diyor sana ki Türkiye. Dveja ve da biraz düşünme komeli az insana ki upum MHP bum. Yani insana ki nasyonalisti Türk. Az düşünme de dağıtmın Abdullah Öcalan lüve der edildi. Abdullah Öcalan vakta dibine piştire dveja Abdullah MHP dve komeli da dit herhalde. Ne? Dveja rast da. Sakin piçek az aşkara bakım beyna. Tu pişti ve bilmişsin. Abdullah dveja kumun Türk kapandın. Çava kapandın. Angut komeli yuvanda bu salan çuy hati piştire parti çekirin se salan her tiştanete piştire Suriye ve cari etiketimin desti Suriye ve cari Suriye PKK rarı nişanda o piştire ya PKK gırtılın tarihi yani mesela PKK devlet attık bir ya PKK khas peşiyle tevgara Kürdi bigre şoreşa Kürdi bigre o bisarken yani az belki de bejim PKK projeye devleta Türkiye harimezine dema cumhuriyeti da projeye devleta Türk harimezine bir PKK tevgera Kürdi peri femiran başa ma kesiya bu iri parça dirici heye ne tane baş kure başa gam bahs bugün balam sali 79 sali 8 او جاری که تر کودتای سربازی چیه تو آنها تو چه کرد؟ تو چویتا سوریه یا چویتا؟ بله از این بری کودتا بله بری darbe askeri işte Türkiye derk ettim. Mevdiş dedik ki hazırlık heye asker jarak edin destayın eser hüküm. Bale. Mevdiş dedi. Komite merkezi de merkezekir. Havalan gotun de hem tedbir amstine. Bale. Beri hertiş dedi ve tu jbomu gotun tu derk edi. Yani tu biçi Avrupa. Bale. Ve gideceğime tedbir istendin. Mesela Diyarbakır hadise ekçi bu, sinemada hadise ekçi bu, zabıta kate kuştun, o polis erişi partiya mekir. Him beri kudeta.
مها ئادارێ دا زابط لەلایەن چی هاتە ئادارە ساڵە 1970 دا بەڵێ. زابتێکی تر هاتێ کوشت ئەخە چیە کوشت چێوی کوشتەکە یعنی ئەوێ کوشتی بوو هەواڵێ مە بوو بەڵێ سینەمێدا بەڵێ ئەو تابی نەکومە پلان کرد بوو نەکومە پلانەکە سەچێ کرد بوو بەڵێ مە سینەمێدا جیبینەکە نەورۆز بوو شتێک کوتی بیرا من بەڵێ نەورۆز بوو نەورۆز چێت بوو ئەوی هاتیە داخەلە کریە سیویل بووە بەڵێ خۆتێکیژی لێدا کوشتیە تابی یعنی ئەو پلانەکە مەوسە تو نەبوو بەڵێ لێبێ هەم دێمە هەدیسەیەکە وسە خراپ چی بوو پشتی وێ پۆلیس عێریشی مەکرد چەند هەواڵێن مەگرتن هەواڵێن مەی سەرەکەژی هەبوون نافتا بەڵێ هەن هەواڵێن مەژی وێ وەختێ مە دەربازی ئیرانێ کرد ئەزی دەرکەتم دەربەلات بەڵێ چوویتە سوور ژ سینۆری سووریە ئەز دەرکەت بەڵێ بەێ وێ وەختێ ئەو ساڵی بەری هەشتەیەوە نییە یان دەستپێکە دەستپێک ساڵە ئەو هەدسە ئادارێدا مە هادارێدا چێ بوو بەڵێ ئەز نیسانێدا دەرکەتم بەڵێ پشتی وێ هادسێ نیسانە ساڵە 1970 ئەز دەواازی سووریە بوو لەوێ دەری پەیوەندی مە و پارتیا پێشوەرو هەبوو سووریە باش بوو هین ینی بەری وێ مە پەیوەندی پێشڤەڕەوەی کاک حەمید دەروێش دەروێش بەڵێ بەێ ئەس چوم بوو مەوانێوان پشت ئەس دەروا چوم شامێ بەڵێ چەند ساڵ لە سووریە مایتەوە ئەس زێدە نەمەم لە زیادە نەمای سەر بیرو تێرە بەڵێ دیسا دەربازی وێ ساڵێ دەربازی هەزران بوو تەخمینا من بەڵێ ئەس دەربازی ئەڵمانیا بوو ساڵە 1970 بەڵێ ئەنگۆ بەری کودەتا چوومە ئەڵمانیا بەڵێ ینی کودەتا چێ نەبوو تۆ لە ئەڵمانیا بەێ بەڵێ مامۆستا پلانیوە چ بوو ینی هون دەخواست چ بکەن لە دەرەوە بۆچی زۆر کەس هەبوون مەسەن هەر حیزبی وەشی بوون لە سەر سنوورمان چوونە ڕۆژهەڵات چوونە باشوور چوونە دەرێتر بەس بۆچی تۆ چوویتە ئەوروپا بەێ ئەنگۆ هین کودەتا چێ نەبوو بەڵێ لێ هەن هەواڵێن مە هاتبوون گرتن هەن هەواڵێ مەژی دەربازی مە دەربازی کوردستانە ئیرانێ کرد بەڵێ ئەوانە لە منتقا حیزبی دموکراتی کوردستان بەڵێ پەیوەندیەوە هەبوو لەگەڵ حیزبی دموکراتی کوردستان بەێ بەڵێ گۆڤادنێژی من گوت بوو پەیوەندی مە قەسم لۆرە هەبوو پشتا هەرچوو خورد بوو پەیوەندیین مە تابی ینی پشتی کودەتا بوو نەتەنێ پارتیامە هەموو پارتی ئەو بوون بەڵێ ینی سەرۆکێ وان گرتن کادرۆی وان گرتن عێریشێکە مەزین کردن سەر پارتیین خورد کورد بەڵێ بەێ گرتن هەبسێ ئێن ترکشی ئێن چەپ بەڵێ ئێن پێشوەر و شۆرەشکەر هەموو گرتن بەری هین بەری کودەتا ئەو مەسەلا ڕیا ئازادی ڕۆژە وەلات و کۆوارێندنی کە کوردان دەردەخستن ئەوەنە گرتن یعنی قەدەخە کردن ئەوەنە قەدەخە کردن پشتی وێشخوا لە هەندور وەلات زولم تەدایەکە مەزن دەست پێ کرد لە زیندانە دیار بەکرێ یعنی هەواڵین پێکێکێژی پشتی کودەتا هەواڵین پێکێکێژی گرتن ئەنگۆ پێکێکە چێکردن بە دەستی خۆ بە دەستی خۆ ئیدارەکردن ڕێرە ژێرە نیشاندان بکارانین لە کادرۆیان پێکێکێژی ئێکۆ دیلێ پاک چوبوون ببوون ئەندامی پێکێکێ بۆ ڕزگاریا کوردستانê yani xebat dikirin kar dikirin ev jî girtin devlet tişka plana devletê ev bû yani berî kudeta Kurdan berde ev dişarê ev dibikin terör çêbe زۆر باشە مامۆستا ئەم لە ئەڵقەی داهاتوو باسی پڕشتاکەین مەسەلەن پەکەکە گازندە و گلەی لەتە دەکەن کە تۆ یەکەم کەس بووی کە بە پەکەکەت گوت تیرۆریست ینی بەری تورکیەشی و بەری ئەمریکاشی و بەری هەر کەسی تۆ گوت ئەو حیزبێکی تیرۆریستە ئەزێ پرسیار لەتە بکەم بەری لە ئەڵقەی داهاتوو بەرسەوی من بدەیت بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتینە نەکۆتایی ئەڵقەی ئەمجاری بەرنامەی پەنجەمەوە لەگەڵ مامۆستا کەمال بورکای پێکەوە پرۆمەی ئەڵقەی داهاتوو دەبینین و خواتان لەگەڵ لەسەر ئارەزووی هەموو میلەتی کوردە پەشتە و پێ بەیانە 11 ئازار بکە بێتە ناو ئەو بەرەیەوە چما پێکێکی هێنا باڵی مە کوشتن لە هەنۆوەری کوشتن ڕەمەزان
پاریسی کوشتن حسین علی لە زیندانێدا ئەو پڕباسی قارەمانێتی ئەو ئەندامی پەکەکە دێتەکردن. زندانێدا گەلێک ئینسانی مەلات پارێز بەرخودان هەواڵیم پەکێکیژی گەلێکی وان باش بەرخودان. چما ینی هون دەترسیان لە مەسەلەی دروستکردنی شۆڕشی چەکداری؟ ئەگەر سوێدە ئەو حەقی پەراوەری بدەن هەوجەڵە گەلێک باشتر بوو. کەماڵ بورکایی سەکرتەرێ بەرێ پارتی سۆسیالیستی کوردستان بەرنامە پەنجەمۆرێدا بەشدار بوو.